خەڵکی پەیوەندیەکە بۆ نمونە بەڕێزێک تەلەفۆنی کەوتی بن دوو کرێکی خان و هەشت دوکانارمەیە لە هەر هەمیان خۆش بووم. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی کرێنشینان داوایەکیان ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار کرد بۆ ئەوەی کە خاوەنی خانووەکان کە کرێچیان هەیە لە کرێی مانگی ڕەمەزان خۆش ببن. من ئێستا بەرهەم قەرەداخی سەرش کۆمەڵی کرێنشینانم لەلایە کاک بەرهەمەکە فەرمیتی ئێرە ئەو داوای ئێوە تا چەندێک دڵی خاوەن خانووەکانی نەرم کرد، تا چەندی هاوکاری کرێنشینانی کرد، تا چەندی لایەنی پەیوەندیداریش جوابیان. بەڵێ ئێمە خۆی سەرەتا داواکەمان لە حکوومەت هەرێمی کوردستان کرد بۆی لە کابینێن و لە هەر 4 ساڵەکان سامان ئاڕاستیان جومەن وەزیران کرد بۆ ئەوەی لە زەریبەی ساحب خانووەکان خۆش ببێ واتە بە شێوازە لە شێوازەکان حکوومەت کرێچەکە بە بەڵام کەزانیمان بێ هیوا بین بۆی ڕوند پێ لە لای جەنابەت و لای خەڵک کاتێک کە تۆ ساحب خانوویە کرێچەیشیە یانزە مانگی بۆ خۆتەوە مانگێکی بۆ حکوومەتە ئەگەر حکوومەت لەو مانگەی خۆی خۆش بە لە ساحب خانووەکە واتە ئۆتۆماتیکیان هەموو کرێنشتنگانی هەرێمی کوردستان ئەتوانی کرێ ئەو مانگە نێنەوە ئیجباری بوو بەڵام کەزانیمە حکوومەت ئەم کارە ناکە هەنامان بردە بەل ئەو خاوەن خانووانە ئەو خاوەن کەسانی کە مولکیانەیە ئەتر بە دوکان بێ بە خانوو بێ بە سیتەکان بێ بە شوقەکان بێ داوامان لێکردن لە ڕێی مامۆستایانی ئاینی لە وتارخانەکان کە بەسپاس هەینی ڕابردوو زۆر هاوکارمان بوون بۆ بەڕێوەبەرەتی و قافی سلێمانی و یەکێتی زانایانی کوردستان داوامان لێکردن کە هاوکارمان بن داوا لە خەڵکن کە ئەو لە مانگی ڕەمەزانە لە کرێخانەکەی خۆیان خۆش ببن ئەگەر لانی کەم خۆش نابن لە نیوەی خۆش بن دەستگیرەدەی بۆ خەڵکە بۆی بتوانە لانی کەم ڕەمەزانەکەی بە خۆشی بەرەسەر تا چەندێک خاوەنی خانووەکان لە کرێکانیان خۆش بوون. خەڵکی پەیوەندیەکە بۆ نمونە بەڕێزێک تەلەفۆنی کەوتی بن دوو کرێکی خان و هەشت دوکانارمەیە لە هەر هەمیان خۆش بووم بە حورمەتی لەبەر خوای گەورە لەبەر مانگی ڕەمەزان و لەبەر حورمەتی جەنابتان ئەمە مای دڵخۆشکەرەوە بێمە بەڵام زۆر کەسیشەیە کە لە خانوو خۆی خۆشە بێ بەڵام مەرج نییە تۆ تەلەفۆن بۆ ئێمەکە یان بێن بڵێ ئەوە لە بینی خۆیان و خوای خوانە کە جێوەزێک تا چەندێک بە دەنگەوە هاتنی هەبوو مەبەستی من لەوەیە بوو. باشە زۆر باشە شتەکە خراپ نییە خەڵکانی زۆر پێیان خۆشە خاوەنخانەکان زۆر بیان پێیان خۆشە و لایەنی پەیوەندیدار زۆر کە قسەمان لەگەڵا کردو بە هەموو چێن تووشەکانە بە هەموو لایەنەکانەوە بەکارێکی پیرۆز و دڵسۆز ێزانن و ئێمە ژوادارین هەتا کۆتایی ڕەمەزان هەشتاکە بەردەوام بێ بۆ ئەوەی لە کەناڵەکانیشەوە و ئێوەمانانش سپاسانەکەم کە هاوکارمانن بۆ ئەم پەیامان بگەێنن هەتا وەکو زۆرترین خەڵک پامەکەی بەدەست بگات و لەو کرێخانە خۆش بێت. بەرهەم لە شاری چۆک و سلێمانیە چەند کرێنشین هەیە؟ بەپێی ئامارەکان هەرێمی کوردستان زیاتر لە 200,000 کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە پشکی زۆری بەر شاری هەولێرەکەیە و دواتر دووە بۆ شاری سلێمانی کاڵم بەداخەوە مەبەستم لەوەیە کە بەداخەوە کە هەزاران کەنیشتەجەبوون لە هەرێمی کوردستانە مۆڵەتی پێدراوە 250,000 کەنیشتەجەبوون مۆڵەتی پێدراوە بەڵام بەداخەوە نەیتوانێم قەیرانە چارەسەرکە دوای ئەو هەموو کەنیشتەجەبوونە کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەپێی دوایین سەرژمێر کە کرا زیاتر لە 461,000 خانووی چۆڵ لە ناو سیتەکانە هەیە ئەمە ئەوە گەنە کە حکوومەت هەرێمی کوردستان پلانی نییە کە ناتوانە پلانێکی تۆکمی هەبێ ئەم یەکانن دابەشەکەنا ئەم یەکان نرخەکانیان دابەزێنن حکوومەت دەستگیرەدەی وەبەرێنەکە و خەڵکە دەتوانێت قەیرانە بە ئاسانی چارەسەرکرێن. واتە ڕێژەی کرێنشین کەمی نەکردووە لە هەرێمی کوردستانە لە چاو ساڵی 2020 نا بەتاکید زیادی کردو نەکەمی کرد. زۆر سپاس بە بەڕێستان بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە لەباری ئەو بابەتەوەیە کە داوا لە خاوەنی خانووەکان کراوە کە ئەوانی کە کرێنشینیان هەیە هاوکاریان بکەن و لە مانگی ڕەمەزاندا کریان لێوەرنەگرن بۆیە ژمارەیەک لە خاوەنی خانووەکان هاوکاری کرێنشینەکانیان کردووە و کریان لێ وەرنەگرتەوە.